ئادابی حەج یەکەم هەر لە سەرەتای نیازی حەجەوە نیەتی خۆی بۆ خوای گەورە پاگەکات وەکو هەر عیبادەتێکیکە کە هەڵەسی بۆ نوێش تەبعاً بێ پاک و سەرڕاستانە بۆ خوای گەورەی بکەیت بە ڕۆژووە بیتەوە نیەتەکەت بە خوای گەورەکە لەبەر خاتری ئەو بە ڕۆژووە بیت و لەبەرەوە نییە کە ڕێجیمەکەی وەکو هەر عیبادەتێکیکە پارێکت دا و خێرێکت کردووە بۆ ئەوەیە کە ڕزامەندی خوای گەورە بدەست بێ و ئەجر و پاداشتەکەت بۆ بنووسێ ئەمەش بە هەمان شێوە نیازی حەجی هەیە نیەتی پاکردوتەوە بۆی نەکەوێتە ڕیابازی و شانازی و کەشی دەبەستن و بڵێەوە چۆتە حەج و جا حەزی لە مەدەحکردن بێ و خەڵکی نازناوی حاجی پێ ببەخشن شوانش تا ڕادێگەانی هەمووی وەکو ڕێز وایە بەڵام لە ئەسلامە یعنی وەکو بیدعەیە شتێک نییە خەڵک لەسەری بوو بێ یعنی کەس نەیوت و حاجێ بوو بەکری سدیق و حاجی عومەری کوڕ خەتاب یا حاجی شافعی و حاجی مالیکی حاجی ئیمامی مالیک دووهەم تۆبەی لە گوناح کردبێت و حەقی خەڵکی لەسەر نەما بێ ئەمەش عادەتەن وای لێ هاتووە لەم عیبادەتەوە وەکو عادەتی لێ هاتووە هەموو کەسێک کە ئەوێ بچێ بۆ حەج ئەگەڕێ بەسەر خزم و کەسوکارەکانیا و گردنە مازاکەن و گەر پارەی خەڵق قەرزارێ و پارەکان ئەداتەوە والحاصل بە دەردی ئێرانی ئەڵێ حەلالم کن داوای گردن ئازایی لێکا و تەواو هەرشتی حەقێکی لەسەری وێ بێ بیداتەوە خاستەن قەرز چونکە ناکرێ ینی بە پارەی قەرز نابێ قەرزی لەسەر بێ و بڕوە ئەبێ قەرزەکە بداتەوە مەگەر قەرزی حکومەت بێ واتە مەسەن تۆ لە وڵاتە ئەوروپیت و ئەوروپای و مۆزەفی و قەرزەکرد لەسەرە و بەڵام ڕاتوەکەت نابڕن ئەگەر فەرزنە تۆ قەرزیش هەبێ قەرزاریشبی هەرەتوانی بچی بۆ نمونەیەکی قەرزی کردو بۆ هەر مناسبەیە بێ یا پارێکی لەسرە قەرزارە بەڵام ئەزانە کە مانگی داهتووە توانە بیداتەوە لە بەرە مانگی داهتوو ئەم ئیجازەیە خۆ پارەکەی نابڕن ئەیداتەوە کات ئەوانە جائیزە لەو حاڵەتانە ئەمە یەکەڵین پێویستە ورد حساباتی مەسروفی کردبێ کە حەڵاڵە و کافیە پارەکەی حەڵاڵ بێ پارەکەی بەشی بکە و لەم سەردەمەشا زۆر شت ئاسان کراوە تیمەکانی بردننی حەجاج ڕێەکەون لەگەڵیا مەسەرەن 30,000 کوڕۆنەدا لێرەوە حەقی چوونەکەی و هاتنەوەی هەیە قیتئی تارەکەی و لەوێش لەو ئوتێ لە ڕاقییانە ئەوێ کە لە دەوروبەری کعبن تەبان ێوەژەزان هەتا نزیکتر بێت لە کعبە قیمەتی گرانترە بۆیە لە نەرویج عادەتەن زۆر گران بۆ ساڵ بە ساڵیش گرانتر یەکەنەوەندە منافیس زۆرە بەڵام مهمە کەسێک کە ئێوە بچێ بۆ حەج پار و مەسروفاتی خۆی هەبێ هی ماڵ و مناڵیشی هەبێ کە بۆیاندا ئەنێ محتاج نەبن چوارەم هەوڵ بدا لەگەڵ شەرعزانێکە حەج بکات تا نەکەوێتە هەڵەوە حەجەکەی ڕاست و دروست بکە و عادەتەن ئەم قافڵانە شارەزایکیان لەگەڵە بێ ئەوەش ئیشێکی باشە لە عالەمی ئیسلامی ئەویان تەرتیب کردووە دوای حەجیش ئەوەندە ئاسان بووە یەسەیەکی چوەکو دکتۆر عەبدولواحید خواش زای بەخێری بداتەوە دکتۆرێکیشە حەجی وە ئاسان کردووە و ئەنیمەیشنی بۆ کردووە و شەرحی کردوتەوە چەند جار خۆی حەجی کردووە بە تاکید دەعین لە مەلایەک باشتری شەرحەکاتەوە دا لەم سەردەمە شاوایەتەوە هەموو ڕەفتارەکانی حەج دا بەزێنیتە مۆبایلەکە و مۆبایلەکەش دایمە پێوە لەو ئیحرامەکەت بەستەوە مۆبایلەکەت هەر پێ خەتۆ بە خەتۆ هەموو یەزانی هی ئەوە نییە محتاج ببی بەڵام فەرەز ناگرتووە لەگەڵ قافڵەیە بەڕێەکەی باشترایە کەسێکی تابێت کە حەج هەنگاوەکانی حەج و ڕەفتارەکانت بۆ ڕوون بکات پێنجەم لە کاتی حەجکردنیان نەرمونیان بێ سینە فراوان بێ نەکا لە کاتی قەرەباڵغی و پاڵە پەستوار ڕەفتار و گفتاری کردداری خراپی لێ ببینرێ وعادەتەن سبحان الله حەجیش بە طبیعەتی حاڵی خۆی من نەمکردو حەجم نەکردو طبعاً بەڵامانەی کە حەجەکەن یا حەجیان کردووە ئەڵێن ئینسان یعنی ئەگەر پاڵیشی پیۆنە لێشی دەن هەر جواب نادات یعنی هی ئەوە نییە وەختێک سەرفکەی بە جوابدانەوە تو ڕژ ببی خێرات و ڕبوونەکەی خۆ دەخۆیتەوە مەجال هەیە و دوورکان نوێژەکەی و دوعاکەیت و هی ئەوە نییە بیکەی بە شەڕەپاڵ هەرچەند ئەو شەڕەپاڵە بە تاکید یعنی خۆ شتێکی طبیعیشە لەو قەڵەباڵغیا هەرە بێت چونکە 3 ملیۆن کەس لێ کاتە لە عەرەفاتە 3 ملیۆن کەس لێ کاتە هاتووە و تەوافەکە بەڵام زۆر بە هێدی و لەسەر خۆ کرێت لە چاو ئەو قەڵەباڵغێت چونکە ئێستا یعنی بینی 50,000 کەس سەیری یاریەکەن ئەگەر بێت و دەرگای چوونە دەرویان لێ بگیرێت لە ماوەیەکی 10 دقە 20 دقەیە هەموو ئەندا کەون بەسەریەکە خەسارەیەکی زۆری ڕۆحی بەشەریە درێ کەوابوو ئادابی حەج ئەوەیە هەر لە سەرەتا و نیازی حەجی هەبێ و نیەتی پاک کردوێتەوە تۆ بەی لە گوناحەکانی کردووە حەقی خەڵکی لەسەر نەبێ
ورد حساباتی پارە و مەسروفی کردبێ هەوڵ بدا شەرعزانێکی لەگەڵ بێ لە کاتی حەجکردنیان نەرمونیان و سینەفراوان و لێبوردە بێ بۆ ئەوی تووشی گوناح نەبێ.